بەڕێوەبەرایەتی پۆلیسی وزە ئاماژەی بۆ کردووە و وێستگەنە ڕسمیەکان ڕێک دەخەین و لەم چوارچێوەیەشدا 2 تۆمەتبار لە کەرکووک دەستگیر کران. بەڕێوەبەرایەتی پۆلیسی وزە بە سەرپەرشتی بەڕێوەبەری گشتی بەردەوامە لە هەوڵە فراوانەکانی بۆ ڕێکخستنەوەی وێستگەنە فەرمیەکانی سوتەمەنی لە کەرکووک. هێزێکی ناوەندی پۆلیسی نەوتی باشوور بە هاوکاری مەفرەزەکان یاسایش و هەواڵگری هەستاون بە ڕێکخستنەوەی وێستگەنە ڕسمیەکانی سوتەمەنی و توانیویانە 2 تۆمەتبار دەستگیر بکەن کە لە ناو وێزگێکی ناڕەسمی دابوون. تۆمەتبارەکان ڕادستی پۆلیسی وزە کراون و بەگوێرەی یاسای ژمارە 40 ساڵی 2008 کە تایبەتە بەنەوت لێکۆڵینەوەیان لەگەڵ دەکرێت. سەبارەت بە کێشەی بنزین لە ناو شاری کەرکووک و هەروەها قەرەباڵغەیی کەوا لە وێستگەکانی دابشکردنی بنزین دروستە بێت. ڕاستەوخۆ پامنێرمان یوسف مرادم لەگەڵە بێت. یوسف سڵاو لەبێت، هۆکاری ئەو قەرەباڵغیە چیە لە وێزگەکانی دابشکردنی بنزین بە تایبەت دوێنێ؟ بەڵێ دالیا سڵاوتان لێبێ. دیارە دوێنێکە کۆتا ڕۆژی مانگی شوبات بوو قەرەباڵغیەکی زۆر لە وێزگە حکوومیەکانی دابشکردنی بنزین لە پارێزگای کەرکووک دروست بوو بە پێو زانیاریانەی کە لە لای منە وەلایەنی پەیوەندیداریش باسی دەکات. هۆکاری دروستبوونی قەرەباڵغی لە مانگی شوبات بە شێوەیەکی گشتی وە بە تایبەتتر دوێنێ بۆ ئەوە دەگەڕێتەوە کە لە مانگی شوبات بەهۆی ئەوەی کە 28 ڕۆژە جیاواز بوو لە مانگەکانی پێشووتر واتە بۆ هەر کۆبوونێک لە بری 8 ڕۆژ 4 ڕۆژ دیاریکرا بوو کە پێشووتر 8 ڕۆژ بوو. هۆکارەکەی بۆ ئەوە گەڕاندەوە. دیارە لە سنووری پارێزگای کەرکووک 22 بنزینخانەی حکومی هەیە، بەڵام نۆیان کەوتۆتە سنتەری شارەکەەوە و لە دوای ئەوەش کە نرخی بنزین لە وێزگاهلیەکان بەرزبوونەوەیکی بەرچاوی بەخۆی بینی لە ماوەکانی ڕابردوو ئەمە وای کرد کە شۆفێران خواستی زیاتریان لەسەر بنزینی حکومی بێ. هاوکات من ئێستا دیارە لە نزیک بنزینخانەی ئیسکانم لێرە هاوڵاتیان لەمڕۆوە ڕوو دەکەنە بنزینخانەکە و لەم ڕۆژەوە بۆ هەر کۆبوونێک دووبارە 8 ڕۆژ دیاری کراوەتەوە واتە لە ماوەی 8 ڕۆژ شۆفێر دەتوانێت بەو کۆبوونی کە هەیە و ژماری کە لایەنی پەیوەندیدار با بڵین باسی دەکات و دیاری کردو دەتوانێت بەو کۆبوونە با بڵین بنزین وەرگێ. هاوکات ئەگەر هاوکارم لەگەڵ ما بێت ئەوەی کە لە پشتی منەوە دەبینێت دیارە ئێستا هێزە عێراقیەکان با بڵین سوپای عێراق لە بنزینخانەکان دووبارە دانراونەتەوە. ئەمەش لە دوای کە لە ماوەکانی ڕابردوودا با بڵین ئەرچی پاراستنی بنزینخانەکانی لا بوو بەڵام کشانەوە دواتر ئێستا دیسان گەڕاونەتەوە و لەم ڕۆژەوە وەکو باسم کرد بۆ هەر کۆبوونێک 8 ڕۆژ دیاری دەکرێت. پشکی پارێزگای کەرکووک ڕۆژانە 1,350,000 لیترە لە بنزین با بڵین. هاوکات لەگەڵ ئەمەشدا 68 بۆ 74 وێزگەی ئاهلی هەیە لە سنووری پارێزگای کەرکووک. ئەمەی کە بەدی دەکرێت دیارە سری ئۆتۆمبیلەکانە هەر چەند تا ڕادەیەک لە لای منەوە قەرەباڵغی بەدی دەکرێت، بەڵام لەگەڵ ئەوەشدا سرەکان دەڕوا. ینی دالیا هاوکات سەبارەت بە بنزینی محەسەن پێشووتر لێرە لەم بنزینخانەی ئیسکان بنزینی 650 دیناری دەدرا بە شۆفێران، بەڵام ئێستا لێرە نادرێ ئەو جۆرە بنزینە تەنها بۆ ئۆتۆمبیلانە دەدرێت کە کۆبوونیان هەیەواتە بنزینخانەکانی بەلەدیە غەرناتە عەقەبە بنافع ئەمانە دیاری کراوە بۆ ئەو شۆفێرانەی دەیانەوێت بەبێ کۆبوون جۆری محەسەن وەرگرن کە 650 دینارەوە ئەو جۆرە بنزینە لە بێزیەوە دێ. بەڵام بنزینەکانی ترکا بە نرخی 450 دینارە لە پاڵاوگەکانی بازیان و کارەوە ڕەوانی پارێزگای کەرکووک دەکرێت. سەبارەت بە دەفتەری بنزین یاخود با بڵین ڕوونتر کۆبوون بۆ ساڵی نوێوە تا ساڵی 2022 لە 15 دەست دەکرێت بە دابشکردنی کۆبوونی ساڵی نوێ. بۆ ئەمە بەستە ئەم ساڵ ئەوەی کە من قسەم کردووە لەگەڵ لایەنی پەیوەندیدار لە ڕێگەی بریکارانی خۆراکەوە نابێت واتە لە ڕێگەی وەکیلەکان بەڵکو لە ئێستادا کۆبوونەکان تەواو بوونە واتە چاپ کراون، تەنها ئەوە ماوە چەند لیژنێک پێک بێنرێت. دیارە ئەو لیژنانە لە ڕێگەی بنزینخانە حکومیەکانەوە دەفتەرەکان دابش دەکەنەوە بەسەر شۆفێرانەوە. ئەو شۆفێرانشی کە ئۆتۆمبیلەکانیان کۆبوونی نەبووە دەیانوێت کۆبوونی نوێی بۆ دەربێنن دەتوانن سەردانی لەقی کەرکووکی کۆمپانیای دابشکردنی بەرهەمەنەوتیەکان بکەن و مامەڵە پێشکەش بکەن بۆ ئەوەی کە کۆبوونی نوێ دەربێنن بۆ ئۆتۆمبیلەکانیان. زۆر باشە یوسف، سپاس کە لەگەڵم بوویت.